والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، داواکارم لە پەروەردگار عیبادەتی ئەم مانگە پیرۆزە لە هەموو لایەکمان وەربگرێ و مۆفەقمان بکا و تەمەنمان درێژ کاتەوە لەم خێر و بەرەکەتە بکاتە نەسیبمان و لە ترازووی چاکەکانمان ئینشاءالله تعالی دای بنە. مسلمانە خۆشەویستەکان، بینەرانی خۆشەویست، لە ئەمساڵ بە پشتیوانی پەروەردگار لە خزمەتی ئێوەدا باسی بابەتەکانمان لەوەیە ڕەنگ بێ، یعنی هەر تەوەریەک و بابەتێک باسەکەین ئینشاءالله تعالی. ئەمڕۆ بە پشتیوانی پەروەردگار لە وتاری یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز عەسرانمان باسی گەورەی و تایبەتمەندی مانگی ڕەمەزانەکەین. تەبەن مانگی ڕەمەزانی پیرۆز جیاوازترە لە هەموو ڕوویەکەوە لە تەواوی مانگەکانی تر، لە تەواوی ڕۆژەکانی تر، لە تەواوی سەعاتەکانی تر، لە تەواوی دەقەکانی تر. یعنی کار و کردار لە ناو مانگی ڕەمەزانە زۆر گەورەیە. ئێمە هەرچەندێ باسی بکەین نایبینین بە چاوی خۆمان ئیلا ئەو ڕۆژە نەبێ خوای پەروەردگار کە کاتێ پاداشتمان ئەداتەوە ئەو کاتە ئەزانین ئێمە کە چەندێ کەمتەر خەم بووین لە ڕەمەزانە ڕوغمەن ئەوەی کە کار و کرداری گەورەمان کردووە. چونکە لەبەر ئەوەی یەکێکە لە بناغەی دین، واتە ڕوکنی دین، ئەساسی دین، کۆڵەگەی دین، ئەگە تەماشایکەی ڕۆژووگرتن، ئەگەر ئینسان بێتە ناو ئیسلامەوە ئەبێ ئیمانی بە ڕۆژوو بێ و ڕۆژووش بگرێ، دووشتی لەسەرە، ئەبێ ئیمانی پێی بێ و ڕۆژووش بگرێ. ئەو کاتە بێتە ئیماندار لەگەڵ چوارەکەی ترابوونیە الئیسلام و عەلە الخەمس، یەکێ لەوانە چییە؟ ڕۆژووە، واتە ئەسڵیام. یەکەمیان لەوە لە ڕەمەزاندا هەموو شتێ دووقاتە، وەک بازاڕی ئەمڕۆ نییە. بازاڕ ئەمڕۆ دوکاندارەکان چاکەکانیان نا ئەو دوایتری. لە ڕەمەزانە چیەکە؟ هەمووی زیادەکە دووقات پارە لە خەڵکەسێنێ. بەڵام لە دینا بینەوە تەماشا بکەین دینی ئاین ئیسلامی پیرۆز، هەر کردارێک دەکەی لە ڕەمەزانە خوا بە دووقات دایەنابێت، لە بچووکترین شتەوە هەتا گەورەترین شت، چی فەرز بێ چی سونەت بێ. فەرزێکی ڕەمەزان وەک فەرزێکی یانزە مانگەکەی تر نییە، سونەتێکی مانگی ڕەمەزان وەک سونەتێکی یانزە مانگەکەی تر نییە. ئەبێ ئاگاو لێ بێ. یعنی ئەگە سونەتێکت فەوتا ئەبێ خەفەتی بۆ بخۆیت، فەرزێکت ڕۆیشت ئەبێ زیاتر خەفەتدار بیت، چکە لەبەرێ ئەجور پاداشتێکی یەکجا گەورەت یا چووە، یەکجا گەورەت یا ڕۆیشتووە. ئەگە سەعاتەکانی ڕەمەزان بۆ نمونە ئەگەر لە کاتی چاک و باشە سەرفت نەکرد ئەبێ لۆمەی خۆ بکەی، ئەگە لە دنیاش نەیکەی لە چی؟ لە پاشە ڕۆژدا هەر لۆمەی خۆت دەکەی. چکە ئەنجامدانی کاری چاک بە تایبەتی سونەت لە مانگی ڕەمەزاندا ئەوەیە کەوا ئینسانی ایماندار و مسلمان دووقات و سێقات بەری دەکەوێت. بە بەڵگەی چی؟ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من تەقەڕەبە فیه بخەصلەة من الخەیر، هەر کەسێ بە خەیرێ، خەصلەتێ واتە کارێ کردارێ، بەڵام خەیر بێ ئەوێتی لەمەوە نێزگە بێتەوە لە من، كأنما أدرى فريضة فيما سوى. يعني هخيرك وكويا فرزك كردو بلاي من دي. ومن أدرى فريضة ومن كان كمن أدعى 70 فريضة فيما سوى. واتا فرمي أقل رمضان دا تو فرزك الجيب جيكر واي پروردگار فرمي قريكتي ببوني أم فرزوا لمنك نيزك بيتوا بيسر روجو بيجي هەموو ماناین بە ڕۆژوو واجبە، فەرضە. ئەمانەوێت چی بکەین بە ڕۆژوو؟ لەخوا نێزک بینەوە، خوا لێمان خۆش بێ. پێغەمبەری خوا فەرمێ بە بۆنەی ڕۆژەوە یەک فەرز نییە، 70 فەرزە لای خوای پەروەردگار بۆی دەنووسی. سونەتی مانگی ڕەمەزان ئەبێتە چی؟ ئەبێتە فەرزی ئەبێتە فەرز، واتە خوای پەروەردگار بە ئەندازەی فەرزەکە ئەجر و پاداشت بۆ دەنووسی. حەدیسەکەمان ئیبن خوزەیمەیە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ کە دەفەرمێ تەماشای دووەم بکەین. عمرەیەک لە ڕەمەزاندا ئەگەر بیکەی وەک 11 مانگەکەی تر نییە لە عمرەدا.
أم حديث زور صريحة ينظمان ربق لعمرابي هر عمري بيالين بس لرمضان دا پیغمبری خواه فرمی عليه الصلاة والسلام هر کس اویتی لرمضان دا عمره بکا فإن كان عمرة في رمضان تقضي الحاجة يا حاجته واتا هر کسی لرمضان دا كعمره يككا پیغمبری خواه فرمی لقل من آي آوالتي الحج دا كواتا عمره سنة بلام خو حج فرزه كواتا السنة بوي علماء فرمويانا هر سنة بكي لرمضان خوي پروردگار بفرز يبود دنوسي دو ركاتي سنة دكي أجر پاداشتكي لا إخوة بجوري دو ركاتي فرزة سبحان الله يقدكي بأندازي حفتا سبحان الله كذيكي بوي بيو چاكان فرمويانا پیغمبری خواه صلى الله عليه وسلم فرمويتي ئەگەر بزانن خێر و پاداشتی ڕەمەزان چی حەزەکەن ساڵەکەم ڕەمەزان یعنی کە لە پیاوچاکانە فەرمی هەر کەسێ سوبحان الله بکا لە ڕەمەزاندا حەفتا سوبحان الله بۆ دەنووسیە یان هەتا 700 دەڕوە کەواتە ئەجر و پاداشتی لە ڕەمەزاندا خێر و بەرەکەتی زۆر مانگی ڕەمەزان مانگی دوعا و لێخۆشبوونی گشتیە خوای پەروەردگار زۆرینە مانگردنمان ئازاکا لە ئاگری دۆزەخ چکە ئەم مانگە مانگی دوعایە و مانگی چیە و مانگی لێخۆشبوون کە ئینسان لێخۆشبوون خوای پەروەردگار ئێواتە ئازادی دەکات ئەبێ ئێمەی بەندەش یەکتری ئازاد کەین لەبەر ڕەزامەندی ئەڵڵا لەبەر ڕەزامەندی خوا چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەموو شەوێک خوای پەروەردگار کۆمەڵێک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گردنیان ئازاد دەکات لە چی لە ئاگری دۆزەخ کۆمەڵ ئایا ئەندازەی چەنە نازانین وتراوە ڕەقەم بێ نا کۆمەڵێ هەموو شەوێک یەک شەو نییە واتە 30 شەو هەر شەوی و کۆمەڵێکە ناوی تۆمار دەکرێت ئەمانە جیان بکەنەوە ئەمانە ئاهلی دۆزەخ نین تەواو خوای گەورە لیان خۆش بوو ومێ دەکەین ئینشاءڵڵا لەوانە بی دووەمیان کە وتمان هەم چییە هەم کە ئازادکردنە و هەم دوعایە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام لكل وإن كل مسلم دعوة مستجاب له هەر دوعایەک دەکەی لە ڕەمەزانە خوای پەروەردگار وەری دەگرێت خوای پەروەردگار جل جلاله وەری دەگرێ و مەقبولیشە یعنی تۆ وا بڕوانە عیبادەت لەم مانگا وا بکە ئومێد بەخش بە گومانی باش ببە بەو خوایە زۆر جاری ئێمە بەداخەوە یعنی خوای متعال جل جلاله ذاتی الله يعني بحقيقتي خوي بناسين تأكيدان لبي زور دل خوش بيبو عبادته هر كسي مسقال ذرة بتشاوي بينري نابينري بعد جار بجيازش نابينري پیغمبر فرمي عليه الصلاة والسلام لدل يابي لناو آگري دوزخا اگر مستحقش بي غتا كوتاي نامينتو إلا دركري إلا كوتاي كهر باشت كواتا توبزانا لما ندا هر سنة يقدكي أجر باداشتي واجبة يعني فرض لا يخو هر واجب يقدكي أجر باداشتكي شيء كوا زياترة بسيان دا چه تحوصت وهر دعاء يقدكي قبول دا بي إن شاء الله تعالى وهر بزانه هموشو يكوملك شخواي پروردگار آزادي دكا لا أغري دوزخ خوا بنامان بده كواتا أمانا گرنگ إنساني مسلمان كالي خويا بزانه خالقی تر لەوانەیە گۆڕانکاری ئینسان لە خۆیدا بکا بە تایبەتی لە دەرونیدا بە تایبەتی لە مامەڵەیدا ئێمە تەبعمانەیە تەبع مرۆڤ وایە هەر مرۆڤێ هەندێ تەبیعەتی هەیە هەندێ ئاکار و ڕەوشتی خۆی لەم مانگا دانیشە خۆت مقارنەی قورئان و سونەت بکە تەبع شاکە بزان چی هەڵەیەک تێ خۆ ڕاستکەرەوە خۆ ڕەمەزان هەر ئەوە نییە ڕۆژوو بگری و نوێژ بکەیتەوە بکەی نا خوای گیان داوای لێەکە داوات لێەکە چۆن مەعیدەکەت خاڵی ئەەکەی پاکی ئەەکەیتەوە لە نەخۆشی ئەڵێ زەحمەت نوێبانی مەعیدە بچۆبانەوە کەمێ ئەو دڵەش پاکەرەوە دڵەکەش جوان کەرەوە پاکی کەرەوە سێنگ ساف کەرەوە تەماشای خۆتش بکەی هەموو ڕۆژە جلێکی جوان دەکەیتە بەرێت چاکە ئەمە باش عیبی نییە بەڵام لەگەڵ ئەمەشدا ڕەمەزان پێمان ئەڵێ کار و کردارش ڕێخەرەوە خۆت ڕێخەرەوە کەمێ چۆن خۆت جوانەکەیتەوە عیبادەتی جوان دەکەی
کاری جوان دەکەی پێمانە فەرمێ ئەمەش بکە چکە بۆ لەبەرەوەی ئێستا شەیتان بەسراوەتەوە کە شەیتان بەسراوەتەوە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئیذا جاء رەمەضان فتحت أبواب الجنة هەموو دەرگاکانی باشت ئەکرێتەوە ئاخر دەیوریابن باشت هەموو کەسێ قبوڵ ناکە کەسێ قبوڵەکە یعنی دەرونی پاک بێ ئەزانن هەموو کەسێ کە خوای گەورە ناوی تۆمار دەکا دەچێ بۆ باشت لەبەر دەرگای باشتا دوو ڕووبار هەیە دوو ڕووبار پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ ئەم مرۆڤە بدرێ لەو دوو ڕووبارە واتە مەلە بکە خۆی بشوە باش ئەمە بۆ چکە لەبەرەوەی لە ڕەمەزاندا لە ناو بەهەشتا نە وشەیەک نە شتێکی لەک بە گیانتەوە لە دڵتا ئەمە ناچێتە باشتەوە هەمووی لە دەرەوەی دەشت باشدایەنە ئەم جا بێویستە ژوورەوە ئەوە نە پاکە باش یەکێکیان کە خۆتە شۆی ئەو ئاوە ئەوەی لە دەرەوە هەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دەرەوە لەگەڵ ئاوەکە ئەڕوا ئەوەی شتی پیسی بە گیانتەوەیان شتێ ئەوە کەیترش لە ناختە هەرچی بێ پاک دەکاتەوە ئەم جا چتە باشتە چکە لە باشتا حەقت نییە بغض نییە وشەی ناشرین بە زبانتان نایە بۆنی ناشرین نییە سەرئاو نییە لێوێ سەرئاو نییە عەرەق نییە عەرەقەکەت بۆنی مسکە لەوێ بڵێ ئەی چۆن ئەی نانەخۆی بەڵێ نانەخۆی ئەی چۆن سەرئاو نییە چۆنە نازانین بەڵام لەوێ بۆنی ناخۆش نییە وشەی ناشرین نییە ئاکاری ناشرین لەوێ نییە لە باشتا قبوڵی ناکە ئەگەر ئەمەت پێوە بێ ناچتە باشتەوە قبوڵی ناکە ئەو باشتە وەرە ناگرێت چکە بێ ئینسان بزانێ پێغەمبەری خوا فەرمی ئەگەر ڕەمەزان هات دەرگای باش دەکرێتەوە و دەرگای دۆزەخ داخرێ پێغەمبەری خوا فەرمیە دەرگایەکەیە لە باشتا ساڵ دێ و دەڕوا مانگ دێ و دەڕوا ڕۆژ دێ و دەڕوا کات و سات و دەقە و چریکە دێ و دەڕوا ناگرێتەوە لە یەک سات ئاگرێتەوە وتیانەی پێغەمبەری چی کاتێکەی پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمووی ڕەمەزانە لە مانگی ڕەمەزانە ئەو دەرگایە دەکرێت ئایا هەموو دەرگاکانی ئاسمان هەموو ڕۆژە دەکرێتەوە نا دەرگا هەندێک دەرگا بەڵام لە ڕەمەزاندا هەمووی دەکرێتەوە هەتا و ڕۆژی کە داخرێت پێنجەمیان مانگی قورئانە عەزیزانی من مانگی قورئان خوێندن قورئان لەبەرکردن مانا و وشەی تەفسیری قورئان تەدەببر پەلە مەکەن لە قورئان بیخوێننەوە بە فکر ئەم ئایەتە کەمی ڕاوەستە لەسەری مانای چییە بۆ وایە هەوڵدە لەم مانگەدا بڕێ ئایەت تەفسیرە کوردیەکەی بخوێنەوە هەوڵدە لەم مانگەدا بڕێ ئایەت لەبەر بکە خوا جەزاتان باتەوە ختماکەی هەوڵدە زیاتر بکە گرنگەوەی لە دەوری قورئان بخولێەوە چکە شهر رمضان الذي أنزل فيه القرآن ئەم ئایەتە لەسەر زبانمان ئاسانە بەڵام پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام ڕوحمان بە قوربانی بێ هەرچی کاتێک قورئان نازڵ بووایە ئەسحابەیان زانی چکە عارەقێکی زۆریە کرد ئەمەنە قورسایی هەبوو لەسەر دڵی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەلامەی خوایە ئاسان نییە دابەزینی قورئان چکە مانگی قورئان جیاوازترە لەگەڵ مانگەکانی تردا خوای پەروەردگار کاتێ فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان واتە ئەو مانگەیە کە قورئانی تیا داوەزیوە ئیمامی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێ ڕەمەزان هات ئیمامی مالک بەردەوام خەریکی فەرموودە بووە فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ عەفو لە مانگی ڕەمەزاندا ئیمامی مالک فەرموودەکانی پێغەمبەری خوا خستە ئەولاوە مانایەوە نیە وازی لێبێرێ بەس خەریکی قورئان بایەخی دەدا بە قورئان بەڵام بە تێر و تەسەلی لە قورئان یعنی قورئان بە هەمووی کە باسمان کە لە خزمەتانە بەو شێوازانەی کە ئینسان بتوانێت تایبەتمەندیەکی تر ڕەمەزان گەورەی تایە معلومی جەنابتانە 83 ساڵی تایە 83 ساڵ تێتە بان تەمەنێت یەک ڕەمەزان بەرت کەوێ ئەو ساڵە کە چییە ئەبێتە 83 ساڵ
كحاجي مواد ثمن سنة تقريبا هفتاج اگه خواهی پروردگار لیت قبول بکە ان شاء الله هەمووی قبولەکە لە هەموومان یەک ساڵ لە یەکێکمان قبول بکە هەشتا و سێ ساڵ تەمەن عیبادەت دێتە سەر تەمەنت ئەکا چەندێ هەفتا و هەشتا ئەکا چەندێ 153 ساڵ خواهی پەروەردگار کاتێ سیجدەکەت دەرەکا هێژە عەبدەکەم بنووسن ئەگە یەک ڕەمەزان 183 ساڵ عیبادەتی بۆ بژمێرن لە نوێژ لە خێر لە سەدەقا لە ڕۆژوو لە عەمرە لە هەمووی سێ بەرەکەتی ڕەمەزان کە یەک ساڵ ئەی ئەگە 30 ساڵ بێ مەگە خوا بزانێ ئەندازەی چاکەی تۆ چەنە بۆیە ڕەمەزان شتێکی ئاسان نییە بەسەرمانە دێ کاتێ بۆیە سەحابە 6 مانگ تەمەنایە کرد بگێتە ڕەمەزان 6 مانگ تەمەن دوعای دەکرد خوا لێ قبوڵ کە يعني بس ليلة القدر صالك بيت نصيبته بيت 83 صال ليلة القدر خير من 1000 شهر كواتا لو بايكي يكجا زور دسك الى خوي پروردگار خوي متعال چونك لبر اوي اجر پاداش پیدا امام حسني بصري وكوتاي دلين افرمي مانگي رمضان بكار بينن بوشي بو پیش بركه لچي لخواردنا ئێستا لە خواردن ئایا پێش بڕکێ سفرەکەمە بێوەنە قەڵەباڵغ بێ و ئەبێ گۆشت بێ و مریشک بێ و ئەمە چی ئەمە ناخۆم و نە ئەوە قەینا ئەگە خوابیدا و ئیسراف نەکەی شتێکی چاک و پیرۆزە بەڵام لە عیبادەتە منافەسەک هەوڵدە زوو بێ بۆ مزگەوت هەوڵدە سونەتەکاتت نەفەوتێ هەوڵدە نوێژی سونە زیاتر بکە هەوڵدە زیکری زیاتر بکە هەوڵدە قورئانی زیاتر بخوێنە هەوڵدە هەموو چاکەکان توانید لە عمرە لە ڕەمەزانە بکە توانید لەم مانگا خێر بکە ناتوانین ڕۆژی 250 ناخێر 250 بکە خێر پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام اتقوا النار ولو بشق تمرة ئەگەر ناتوانن خورمایەک بێنن بیکەنە دووکتەوە لەتێکی ببەخشن لەتێ ئەی 250 دینار چەند لەتە خورماکە یەواران هاتی بەدەست خاڵی مەیە 5 ئەو بکە ناو کیسەیەک هان لە مەکە بینیتانە پیاوەکە ئەگەڕێ بەدواتە ئەگەڕێ بەردەم تەگرێ تخواینەکەی من بووە تخواینەکەی من بووە وەک سوالەکە بۆ لەبەرەوەی هەر کەسێ بە قومە ئاوێکی تۆ بە یەک خورمایی تۆ ڕۆژوو بشکێنێ ئەجر و پاداشتی ئەو پیاوە بۆ تۆیە هی خۆشی کەم ناکە وەک ئەوەی ئەو ڕۆژە تو 2 ڕۆژیت گرتووە ئەگەر 10 کەس لەسەر سفرەی تۆ ڕۆژوو بشکێنێ داوەتیان بکەیت لە ماڵ توا ڕۆژەکە بشکێنن بە خورما و ئاوەکە کە بانگەدا و سونەت وایە لەو ماڵە بیشکێنی نەک لە مزگەوت بیشکێنی بڕێ بۆ ماڵە با خێرەکە بەریەوی بکەوێت ئەو 10 نەفەرەوە کەوڕێ لەگەڵ خۆتا ئەبێتە 11 نەفەر ڕۆژیت گرتووە یعنی ڕەمەزان هەمووی بەرەکەتە خوای گەورەمان وەربگرێ و تەمەنمان پڕ خێر و بەرەکەت کا و گەورەی بکە ئین شاء الله تعالی درێژی بکاتەوە بۆ ئەوەی بتوانین لەم مانگەدا عیبادەتی چاک و باش بکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام